بینەرانی خۆشەویست، ئەم کاتتان باش. خۆشحاڵم لە حەڵقەیەکی دیکەی بەرنامەی دیاردە و دەروون بە ئێوەی بەڕێز شادمەوە. هیوادارم بەڕگە بابەتەکانی ئەم حەڵقەیەش جێگە ڕەزامەندی هەموو لایەکتان بێت. دیارە یەکێک لەو زاراوانەی کەوا خەڵکانی ئێمە بە شێوەیەکی گشتی لە کاتی قسەکردن لەسەر کێشە دەرونیەکانیان، لە کاتی قسەکردن لەسەر حاڵەت دەرونیەکانیان زۆر بەکاری دێنن و باسی دەکەن وشەی وەسواسیە. زۆر جار کەسێک ڕواتە لای پزیشکێک ئەڵێ من وەسواسیم هەیە، یاخود لە مەجلیس و لە کۆڕ و دانیشتنەکانە ئەڵێ فلانە کەس وەسواسی هەیە، یاخود خزمێکم، یاخود ئەو کەسانی کەوادیان ناسین باسیەوەکەن کەوا لەوانەیە وەسواسیان هەبێت یاخود هەیەە. ئایا مەبەستمان چییە بە وەسواسی و ئایا ئەو وشەیە وەکو پێویست لەناو کۆمەڵگای ئێمە کە بەکاردێت ماناکەی خۆی دەگەێنێت و ئایا کەسێک کە ئێمە پێڵین وەسواسی هەیە مەبەستمان چییە پێی و چۆن لە جۆرەکانی وەسواسی و لە نیشانەکانی وەسواسی تێبگەین و وەسواسی وەکو نەخۆشی جیا بکەینەوە لە حاڵەتێک لە حاڵەتە ئاساییەکانی ئادەمیزاد. بەڕێزان، سەرەتا دیارە تێگەیشتنی خەڵک جیاوازە لەگەڵ تێگەیشتنی بەشێکی زۆر لەو تێکست و لەو سەرچاوە زانستیانی کە لە بەردەستی کەسانی پسپۆردایە. بۆیە سەرەتا من پێم باشە خەڵکی ئێمە تێبگەین، بزانین ڕای خەڵکی ئێمە وەربگرین، هەندێک لە هاوڵاتیان بزانین ئەوان چۆن لە وشەی وەسواسی و لە حاڵەتی وەسواسی تێگەیشتون، اینجا دوای ئێمە دەینەوە بە شێوەیەکی زانستیانە تر قسەی لەسەر دەکەین. بفەرموو. وەسواسی لای من بریتیە لەوەی کە ئەو کەسە دڵنیانە لەو کارەی کە کردوێتی ئایا بەجانی ئەنجامی داوایان ئەنجامی نەدا. کەسی واسواس ئەوەیە دایم لە دڵە ڕاوچەیە ئایا ئەو کارەی تەواو کردووە یان نەیکردووە، یاخود ئەو کاری کە کردوێتی باشە، یاخود ئەو کارە بە تەواوی جێبەجێ کردووە. اینجا دڵە واسواسی چەند جۆرێکی هەیە. هەندێک مثلەن دایک زۆر جا دایک هەیە واسواسیەکەی دەربارەی مناڵەکەیەتی، یا هەندێک جاری وا هەیە واسواسی بریتیە لە جۆرێک لە نەخۆشی و هەندێک کەس هەیە واسواسی هەیە بەرامبەر پاک و خاوێنی مەسەلەن، یعنی ئەوە کاری تێکردووە کە بتوانم بڵێم بۆتە نەخۆشی. واسواسی کاتە دوودڵنی لەو شتێکە کردوتیان لەو کاتەیە تەرکیز نەبووە لەسەر شتەکە، دوای بیرەکەی تۆ کردومەیان ئەم کردووە. واسواسی لەو بڕام زۆر کەسەیە واسواس بێ، بەڕای من واسواسی لەوانەیە خوبیە زیاتر ڕووی ئاوە ئەزانی شتێکت بیرچووە و یاخود حەدەز ئەوەیە جاری وا هەیە تۆ توێ دڵتەمین بی، ئایا مەسەن هاتووە دەرەوە دەرگاکەم داخستووە دەرگای شوێن مەسەن گوڵۆپم کوژانەوە تەوانێ ویان شتێک هەیە بیرم چوو بێ لە ماڵەوانێ. بەڕای من واسواسی ئەوەیە کە کەسێک دڵنیانە بێت لە شتێک کە ئەیکات یان تەکید دەبێت لەو شتێککە کردوێتی دووسێ جا بگەڕێتەوە سەری ئەو واسواسیە. پێم وایە واسواسی تەنها وەک چۆن ئەڵێ نەخۆشیێکی دەرونیە ئینسان تووشێ بێت لە کۆمەڵگایە بەهۆی ئەو جەنجاڵی لە ژیاندا هەیە بە تایبەتی لەم سەردەمەیە، تەنها نەخۆشیێکی دەرونی و هیچی تر. دوو دڵی یعنی هە باجار تۆستێکی شتێک بووە مثلا شتێک ئەمسەها شتێک لە خەڵتایە بەس کشتەکە وان نییە ناتوانانی قەرار بیت. بەڕێزان، وەک بینیتان تێگەیشتنی هاوڵاتیان جۆرا و جۆر بوو. هەیەنە پێی وایە وەسواسی نەخۆشیەکی دەرونیە، هەشیانە پێیان وایە کەەوە حاڵەتێکی ئاسایی و زۆربەی خەڵکی ئەمە هەیەی. دیارە من بە پێویست ێزانم پێش هەموو شتێک جیاوازیەک بکەم لە نێوان وەسواسی وەکو نەخۆشیەک، واروها وەسواسی وەکو یەکێک لە نیشانەکان یاخود یەکێک لە سیفاتەکانی ئینسان کە لەوانەیە زۆرێک لە ئێمە هەمان بێت. ئەوەی کە ئێمە باسیەکەین ئەڵێن نەخۆشی وەسواسی بە ئینگلیزی پێڵێن obsessive compulsive disorder، بە عەرەبیش پێڵێن مەرەض ئەو داء الوسواس القهري. ئەمەیان نەخۆشیەکە سەرچاوە پزیشکەکان باسییان کردووە و کۆمەڵێک نیشانەی هەیە و دواتر من دێمە سەری بە جوانی باسییانەکەم و بۆ ئەوی بیان ناسینەوە. بەڵام ئەوەی کە بەشێک لە هاوڵاتیان ئێستا باسییان کردوە خەڵکی ئێمەش باسیەکە زۆرجار وەسواسی وەکو نیشانەیەک بڕونە تۆ زۆر جار دێتە دەرەوە لە ماڵەوە لەوانەیە دوو دڵبیلەوەی کە ئایا دراکە داخستویان نا جارێک بۆی ئەگەڕێیتەوە و تەواو، یاخود بۆ لە گەراجێک کاتێک سیارەکەت ڕاگری دوایی دووسێ جار دەستنی بە کۆنتترۆلی سویتی سیارەکەت بۆی بزانی دەریاکە داخستویان نا. ئەگەر ئەمە جارێک و دوان بێت و نەکات کار بکاتە سەرژیانی ڕۆژانت و لە حەد دەرنەچێت، ئێمە ئەوە بە نەخۆشی دانانین، بەڵکو بێشێک لە کارکتەرەکانی کەسایەتی ئادەمی زاری دانێن و لەوانەیە پێویست بە چارەسەریش نەکات. کەواتە
ئەم وەسواسیە جیاوازە یاخود ئەم سیفەتە جیاوازە لە نەخۆشی وەسواسی یاخوددا الوەسواس القهری کە باسمان کرد کە نیشانەی تایبەتی خۆی هەیە کە ئێستا دێمە سەر گرنگتر نیشانەکانی. بە شێوەیەکی گشتی ئەوەی کەوا زانایانی دەروونناسی وەزایانی بواری نەخۆشی دەرونەکان لەسەر ڕێکەوتون ئەوەیە کەوا نەخۆشی وەسواسی دوو سیفەتی زۆر مهم هەیە دەبێت لەو کەسەیە هەبێت ئینجا ئەمە پێڵێن نەخۆشی وەسواسی هەیە. یەکەمیان کۆمەڵێک بیر و بۆچوون و وێنە و ئیحساس و هەستکردنی تایبەت کە دێتە ناو مێشک و بیرکردنەوەی کەسێک و ئەو بیرکردنەوەانە ئەو وێنانە کەسەکە ناتوانێت زۆر بەرهەڵستی بێت بەرامبریان و ناتوانێت زۆر بەرەنگار بێت و ئەم بیر و بۆچوونانە خۆی ئەزانێ کە لە ناو مێشی ئەو دروستە بن و لۆجیک نین و منطقی نین و ڕاست نین بەڵام ناتوانێت بەرهەڵستیان بکات و ئەمەش دڵ ڕاوچەیەکی زۆری بۆ دروست دەکات. ئەمە بە شێوەیەکی گشتی اینجا ئەمەش طبعاً زۆرا و زۆرن ئەم بیر و بۆچوونانە هەیەە هەندێک بیر و بۆچوونی ئاینین هەندێکیان بیر و بۆچوونی ناشیاون لە ناو ژیانی کۆمەڵایەتیدا لەوانەیە کەسەکە پێی نیگەران بێت کاتێک ئەو بیر و بۆچوونانەی بۆ دێت و هەندێکی تریشیان لەو بیر و بۆچوونانە لەوانەیە وەکوتم لەگەڵ باگراوندی ئاینی و کولتوری ئەو کەسە ناگونجێت بۆیە پێیان ئیزعاج بێت. و بەشی دووەمی نیشانەکان نەخۆشی وەسواسی بریتە لە ڕەفتاری وەسواسی. ئەمەیان چۆنە کاتێکەوە ئەو بیر و بۆچوونانە بۆ ئەو کەسە دروستە بێت ئەو کەسە بۆ ئەوەی دڵڕاوچەی خۆی کەم کاتەوە و نەجاتی بێت لەو بیر و بۆچوونانە هەڵدەستێ هەندێک ڕەفتار دەکات. باوە تۆزێک زیاتر ڕوون بکەینەوە. بۆ نمونە کەسێک کەوا بیر و بۆچوونێکی بۆ دێت دەڵێ من ماڵەکەم پیس بووە یاخود شتەکان پیس بوون جارێک و دوان و سیان و چوار بۆ ئەوەی نەجاتی بێ لەم دڵڕاوچەیە پێویستی بێ ڕەفتارێک بکات بۆ نەجات بوون لێی ئەویش سیا هەڵدەستێ بە پاکردنەوەی خۆی پاکردنەوەی ماڵەوە پاکردنەوەی دەوروبەر بەڵام بە شێوەیەکی زۆر کە ئەمە ئەویش ئەزانێک نەخۆشەکە ئەزانێک ئەمە منطقی نییە معقول نییە ماڵەکەیان هەموو ڕۆژێک هەموو سعاتێک پیس بێت بەڵام ناچاریشە دەبێ بیکات یاخود کەسێک کەوا ئەزانێت دەرگای ماڵەکەی دانەخستووە 20 جار بۆ یەگەڕێتەوە بزان دەرگاکەی داخستویان ئەوە پێڵێن ڕەفتارە وەسواسیەکە کە باسمان کرد. دیارە ئەو نیشانانە پێویستە بە شێوەیەکی گشتی بۆ ماوەیەکی دیاریکراو هەبن لە نەخۆشەکە کە لە هەندێک لە کتێبە دەرونیەکان دەڵێ لە 2 هەفتە کەمتر نەبێ و کاتێکی باشی نەخۆشەکەش ببات یعنی نەخۆشەکە بەشێکی زۆری ژیانی ڕۆژانەی بەلایانی کەم لە ڕۆژێکدا سعاتێک سەرقاڵی ئەنجامدانی ئەو ڕەفتارە نەبێت بۆ ئەوی دەرباز بێت لەو بیر و بۆچوونە وەسواسیانە و زەڕوریشە نەخۆشەکە هەست بکات یعنی ئەمانە طبیعینین ئەم بیر و بۆچوونانەوە لە ناو مێشتی ئەودا هەن تەنها و منطقینین جگە لە نسبەیەکی زۆر کەم لە نەخۆشەکان کە نازانن ئەم بیر و بۆچوونانە ئاسایینین و پێیان وایە بەڵێ بەڕاستی ماڵەکانیان پیسە بەڵێ بەڕاستی دەرگاکەیان دانەخستووە و زۆر زۆریسە. دیارە گرنگترین بیر و بۆچوونە وەسواسیەکان و هەڵسو کەوتە ڕەفتارە وەسواسیەکان کە بۆ خەڵک دێ بریتین لەمانی خوارەوە یەکەمیان وەکوتم پیس بوون پێی وایە ماڵەوەیان پیس بووە زۆر جار نەخۆشەکان دێن سەردەرمانەکەن ئەڵێن کاتێکەوە میوانێکمان دێت بۆ ماڵەوە خێزانەکەم یان خوشکم یان دایکم هەموو ماڵەکە ئەشوات و پێی وایە ماڵەکەمان تەواو پیس بووە و چەند جارێکەمە دووبارە کاتەوە. جۆری دەمی بیر و بۆچوونە وەسواسیەکان بریتە لە هەندێک گومان بۆ نمونە گومانی ئەوەی کایە دەرگام دانەخستووە گومانی ئەوەی کەوە ئاگرەکەم سۆپاکەم نەکوژاندۆتەوە وە کۆمەڵێک گومانی تر ئەمە شوا دەکات بەردەوام ئەو کەسە لە تحقیقکردن بێت و بەشێکی زۆری ژیانی خەریکی ئەو بەزمە بێت. جۆرێکی تریان زۆری سێمی نیشانەکان بریتە لەوەی کەوە هەندێک لە خەڵکان کەلوپەلی زیادە لە ماڵەوە دەهێڵنەوە و ناتوان لیان نەجات بێگە بڕۆ سەری ماڵەکانیان کەی دەبینی بۆ بە کۆگایەکی گەورەی کەلوپەلی بێکەڵک و وەسواسیان بەرامبەرەوە هێ ناتوان فڕیدن ئەگەر چی هیچ ئیشێکیان بۆ کەلوپەلانە نییە و ئەوە بۆتە جێگەی نیگەرانی ئەندامانی دیکەی خێزان و جۆرێکی تری وەسواسیش بریتە لە وردی و چەند ڕێکخستنی شتەکان زیاد لە پێویست بۆ لە کاتی خواردنی ژەمێکدا ئەوەندەی سەرقاڵی ڕێکخستنی قاپ و کەوچک و چەتاڵ و گلاسی سەرمێزەکەی ئەوەندە سەرقاڵی خواردن نیە بۆ ژەمێک پێویستی بە سعاتێک بەدوانە یاخود بۆ نمونە لە کاتی خۆ ئامادەکردن لە بەردەم ئاوێنەکەدا سعاتێک خەریش خۆ ئامادەکردنە و ناتوانێت دەربازی بێت لەمە هەموو ئەم نیشانانە وەکوتم لە کاتێکدا ئێمە بە نەخۆشی حسابەکەین ئەگەر کەسەکە ئەم نیشانە کار بکاتە سەر ژیانی ڕۆژانەی سەرپەیوەندی کۆمەڵایەتەکانی بۆ نمونە لەبەر ئەم تحقیقکردن و بەدواداچوونە لە دەوام دوا ئەکەوێت لە ژیانی کۆمەڵایەتی خێزانەکەی لی بێزارە بێ پیاوەکەی لی بێزارە بێ یعنی کاتێک ئەمانە بوون مای نیگەرانی کەسەکە و دەور و پشت و ژیانی کۆمەڵایەتی کەسەکە ئەو ئێمە بە نەخۆشی لە قەڵەمە دەین ئەو کاتە پێویستی بە
چارەسەری هەیە. ئێستا با پرسین ئایا ڕێژەی بەربڵاوی نەخۆشی وەسواسی لە دنیادا چەندە؟ بەڵام پێشەوە من پێم باشە جارێکی کە بگەڕێنەوە بۆ لای هاوڵاتیانی خۆمان لیان پرسیم بزانین ئایا ئەوان نەخۆشی وەسواسی یاخود حاڵەتی وەسواسیان هەیە یاخود کەسێکیان بینیوە هەیەیان بێت با بزانین ڕێی ئەوان چییە بفەرمون بێکەوە باسێریکەین. وڵای من واسواس نیم بڵێم بە شێوەیە، بەڵام هەندێک جاریش ئەو حاڵەتانە لە هەندێک حاڵەتا ڕوو ئەیە. بۆ نمونە جاری وا هەیە مەسەلەن لە زستانە سۆپا داگیراوە لە ماڵ ڕۆیتە دەرەوانێ کە ئەڕۆیتە دەرەوە ماڵ بەجێڵی لە پڕە لە خۆتەوانێ شتێک ێ بە خەیاڵتە تۆ بڵێ سۆپاکەم کوژان بێتەوە، تۆ بڵێ ئەو سۆپایە گڕ نەگرێ، یعنی ئەوەش جۆرێکە لە واسواسی. کەس بینیوە واسواس بێ بۆ بژانیشتیش زۆر ڕائگۆڕم ئەماڵگرم ئەو هەڵنەگرم ئەم جلەم بەدڵ بێ ئەوم بەدڵ بێ، ئەنی شتەکان زۆر ئەگۆڕم کاملاتەوە زۆر جار شتەکانی بیر چاتومەتەوە گرامەتەوە زانم کوژانمەتەوە یان سعیکردن سعیم لەوەیە کردو سعیم لەوەیە نەکردووە زۆر کا شتەکان وای لێ. منە نێجار چوومەتە ماڵم زانم ئەحواڵا کلیلەکەم لە بیر چووە ئەویش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی تۆ سەیرەکەی زۆر جەنجاڵێت یا سیقە و بە مێشکی خۆ نییە بە فکری خۆ نییە زۆر جار. خۆم بۆ نمونە ئەگەر لە ماڵ و پچمە دەرێ زیاتر تاکید لەسەر لە وڵاتی ئێمەیە تاکید لەسەر کارەبایە ئاگرە ئەو شتانێ ئەەکەیتەوە دوسێ جا ئەگەڕێتەوە سەرشتە و تاکید نیکە کردوتە جاری وە لە ناو سارەیە دابەزیوم. زۆر جار بووم لێ هاتووانی کە چمتم بۆ جامیعە دەراکەم داخستووە بەس هەستەکەم لە نوێی ڕێگاکە هەستەکەم دام نەخستوەتر بە تەکسەکەڵم بگەڕێنێتەوە و تاکید دەکەمەوە. بەڵێ بەڕێزان وەک بینیتان دیارە نیشانەکانی وەسواسی یاخود هەندێک لە کارکتەرەکانی وەسواسی لە کەسایەتی کەسەکاندا هەیە لە کۆمەلگای ئێمەدا و بە شێوەیەکی گشتی نەخۆشی وەسواسی نەخۆشیەکی بەربڵاوە 2 بۆ 3 لە سەدای تێک ڕای دانیشتوانی سەرگۆی زەوی نەخۆشی وەسواسیان هەیە. ئەم ڕێژەیە زۆرە 2 بۆ 3 لە سەدا و بە چوارەم نەخۆشی دادەندرێت کاتێکەوە ئێمە ئەڕۆی نەعیادە پزیشکە دەرونیەکان بە چوارەم نەخۆشی دادەندرێت کاتێکەوە سەردانی عیادەکانی پزیشکی دەرونی دەکەن. دوای نەخۆشیەکانی فۆبیا و خراپ بەکارهێنانی مادە هۆشبەرەکان و هەروەها نەخۆشی خەمۆچی ئەم نەخۆشیە چوارەم نەخۆشیە. دیارە نێر و مێ بەقەد یەک ئەم نەخۆشییان تووشە بێت تەنها ئەوێ لە گەنجان لە پیاواندا تۆزێک زووتر لە ئافرەتان نیشانەکانی بەدەردەکەوێت گیناوەکو ڕەگەز هەردوو ڕەگەزەکە بە شێوەیەکی یەکسان تووشی ئەم نەخۆشیە دەبن و بۆ تەمەنیش دیارە لە تێکستەکانی بواری تەندروستی دەرونی باسیەوە کراوەکەوە منداڵانیش بۆیان هەیە تووشی ئەو نەخۆشیە بن بەڵام بە شێوەیەکی گشتی ئەم نەخۆشیە لە تەمەنی 20 ساڵیەوە دەست پێ دەکات و زۆربەی نەخۆشەکان بۆ یەکەم جار نیشانەکانیان لە 20 ساڵ بەرەو سەرەوەیە لە خوار 20 ساڵ تۆزێک کەمترە. لەوانەیە بە خەیاڵی هەموماندا بێت بڵێن باشە هۆکارەکانی نەخۆشی وەسواسی چین و یەکێک لە پرسیارەکانی فەیسبووکیشەکە بەڕێزێک بۆی نردوین و ئێوە شتوانن پرسیاری ترتانەگەر هەبوو ئێستا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕێگەی فەیسبوک بما بنێرن. پرسیارەکە دەڵێت ئایا گرنگترین هۆکارەکانی نەخۆشی وەسواسی چین؟ ئێمەش وەڵامدا دەڵێن دیارە هۆکاری جۆرا و جۆر هەن بەڵام گرنگترین هۆکار بریتە لە هۆکارە بایۆلۆژیەکان ئەو کەسانێکەوە نەخۆشی وەسواسیان هەیە چەند مادەیەکی کیمیایی هەیە لە جەستەی ئەمان جیاوازە ناڕێکخراوە بەراوردکردن لەگەڵ خەڵکانی تر وەروە هەندێک بەشی مێشتی ئەو نەخۆشانش لە ڕووی پێکاتەوە جیاوازی هەیە لەگەڵ خەڵکانی تر واتە بنچینەیەکی زانستی هەیە ئەم نەخۆشیە وەسەلمێنراوە لە ڕووی کردداری و لە ڕووی پشکنینی پزیشکی وەروە هۆکارێکتر بریتە لە بۆ ماوە بۆ نمونە ئەوانەی کەەوە یەکێک لە ئەندامانی خێزانیان نەخۆشیەکی دەرونی هەبێت یاخود نەخۆشی وەسواسی هەبێت 3 بۆ 5 لە سەدای زیاتر یان 3 بۆ 5 جار زیاتر لە خەڵکی تر قابلی ئەوان کەوا تووشی نەخۆشی وەسواسی بن. تامان هۆکاری تریش زۆرە بەڕێزان خۆتان نەزان پەروەردەکردن لە سەردەی منداڵیدا ئەو عائیلانە ئەو خێزانی زیاد لە پێویست گرنگی بە پاک و خاوێنی منداڵەکان دەدەن و زیاد لە پێویست چاودێرن بەسەر منداڵەکانیان وە شێوازەکانی تری نادروستی پەروەردە دیسان بۆی هەیە کاریگەر بۆ توشبوون بە نەخۆشی وەسواسی. بەڕێزان نەخۆشی وەسواسی بۆتە مای قسەکردنی خەڵکانێکی زۆر و لە بواری ئەدەب لە بواری سینەما و یەکێک لەو بوارانە کە دەوتم سینەمایە مەساحەیەک ڕوبەرێکی باشی کارکردنی تەرخان کردووە بۆ بواری قسەکردن لەسەر نەخۆشی وەسواسی. هەر بۆیش دەبینین کەوا چەندین فیلمی سینەمایی قسەیان لەسەر بابەتە کردووە بۆ ئاشنابوونی زیاتر دەربارەی قسەکردنی سینەما لەسەر نەخۆشی وەسواسی فەرمون بابەیەکەوە سێری ئەو راپۆرتە بکەین کە هاوکارمان کاکە بەهێز بۆی ئامادەکردنی فەرمون. نەخۆشی وازواسی یەکێکە لە نەخۆشیە دەرونیە درێژخایەنەکان
کە دەبێتە مای نیگەرانی و ناڕەحەتی نەک هەر تەنها بۆ نەخۆشەکان بەڵکو بۆ دەوروبەریش. نیشانە و شێوازەکانی دەرکەوتنی ئەم نەخۆشیە جۆراوجۆرن. هەندێک لە نەخۆشەکان ئەو بیرۆکەیان بۆ دروست دەبێت کە شتەکان پیس بوون و پێویستیان بە پاکردنەوەیە. ئیتر زۆربەی کات خەریکی پاکردنەوەی خۆیان و دەوروبەر دەبن. هەندێکی تر لە نەخۆشەکان تووشی ئەوە دەبن کە قسەیەکیان هەڵسوکەوتێک چەند جارێک دووبارە بکەنەوە یان زۆربەی کات خەریکی ژماردن بن. هەندێکی تریشیان جەخت لەسەر ئەنجامدانی شتەکان دەکەنەوە. بۆ نمونە داخستنی دەرگا و بیرکردنەوە لەوەی یاخۆ دەرگاکە بە تەواوی داخراوە یان نا. هەندێکیشان ناتوانن دەستبەرداری کەلوپەل و شتی بێکەڵک بن و هەمووی لە ماڵەکانیان کۆ دەکەنەوە و ماڵ و ژوورەکانیان دەبێتە کۆگایەک بۆ کەلوپەلی بێکەڵک. بەپی سەرچاو زانستیە دەرونیەکان ڕێژەی بەربڵاوی نەخۆشی وازواسی لە جیاندا دەگاتە نزیکەی لە 3.2. لە ناوم ڕێژێشدا هەندێک لە کەسایەتیە ناودارە جیهانیەکان دەبینرێن کە تووشی ئەم نەخۆشیە بوون. لەوانە دیڤید بێکهام، لیوناردۆ دیکاپریۆ، کامیرۆن دایاس، بیلی بۆب، جینیفەر لۆڤ، ئەلیک بالدوین و چەندانی تر. نەخۆشی وازواسی لەگەڵەوەی لە ڕووی زانستیەوە بۆتە جێگی باس و لێکۆڵینەوەی زۆر. لە ڕووی ئەدەبی و هونەریشەوە ڕووبەرێکی باشی بۆ تەرخان کراو. لە زۆرێک لە کارە هونەری و ئەدەبیەکان ئاماژەی بۆ کراو وەک مادەیەک بەکارهێنراوە. یەکێک لەو لایەنانەی هونەر کە گرنگی داوە بە نەخۆشی وازواسی بریتیە لە سینەما. سینەمای جیهانی چەندین کاری گرنگی بەرهەمهێناوە کە باسی ئەم نەخۆشیە و نیشانەکانی دەکات و ناسۆری و نەهامەتی توشبووان بەم نەخۆشیە پیشان دەدات. لە گرنگترین ئەو بەرهەمە سینەمایانەش کە نەخۆشی وازواسیان وەک بابەتێک بەکارهێناوە بریتین لە فیلمەکانی As Good As It Gets لە نواندنی جاک نیکلسۆن، کۆنسپایرەسی تیۆری لە نواندنی جولیا ڕۆبێرتس و مێل گێبسن، ماجستیک مێن لە نواندنی نیکۆلاس کەیج، ڕین مان لە نواندنی تۆم کروز و دوستن هۆفمان، زە ئەڤیەیتەر لە نواندنی لیۆناردۆ دیکاپریۆ، وات ئەباوت بۆب لە نواندنی بیل مۆرای و ریچارد درێفەس، هەروەها زنجیرە درامای بەناوبانگ مۆنک لە نواندنی تۆنی شەلهوب. ئەم کارە هونەریانە وایان کردووە هۆشیاری خەڵک دەربارەی نەخۆشی وازواسی بەرز بێتەوە و یارمەتی خەڵکێکی زۆریشی داوە بۆی نیشانەکانی نەخۆشیەکە بناسنەوە و سەردانی پسپۆڕی دەرونی بکەن بۆ مەبەستی چارەسەرکردنی. بەڕێزان، وەک بینیتان بەشێکی زۆر لە فیلمە سینەماییەکان گرنجیان داوە بەم بابەتەوە ئەوە بۆ ئەوەیە هوشیاری خەڵک دەربارەی ئەو نەخۆشیە بەرز بێتەوە و هەروەها تێگەیشتنی خەڵک دەربارەی نەخۆشی دەرونیەکان بەگشتی و نەخۆشی وەسواسیش بگۆڕێت. بە ئێستا باسی چارەسەری نەخۆشی وەسواسی بکەین، بزانین ئایا نەخۆشی وەسواسی چارەسەری هەیە وایە ئەگەر هەشێتی چارەسەرەکەی چییە. بەڵام پێشەوەی من بە شێوەیەکی زانستی قسە لەسەر بابەتە بکەم با بزانین ڕای هاوڵاتیانی ئێمە لەسەر چارەسەری نەخۆشی وەسواسی چییە. فەرمون بێکەوە باسێری بکەین. هەندێک کەسیش هەیە ئەتوانی ینی ئێستاکە خۆشببختانە پزیشکی دەرونیمان هەیە کە ئەم پزیشکە دەرونیانە ئەو کەسانەی کە تووشی ینی لە چووکە وەکو پێم وتی جۆرێک لە واسواسی هەیە کە ئەگاتە حاڵەتی وەکو نەخۆشی. ئەو کەسانە ئەتوانرێ ببرێتن لای پزیشکی تایبەت و لەوێ چارەسەر بکرێن و ئەمە ینی هیچ عیبەیەکشی تیان نییە. من ئەگەر بێت و خۆمیا یەکێکم لە تووشی ئەو حاڵەتانە ببێ بێم بچمەوە لای پزیشک بۆ ئەوەی چارەسەر و بدۆزمەوە ئەوە باشترە لەوەی کە ئەو کەسە بۆ حاڵەتە بمێنێتەوە. ئەو کەسە لە خودی خۆیان بێت چارەسەری بکەنی ئەو شتانی کە ئەوێ دیاری بکات چی ئەوێت پێشتر پێشەوەی ئەنجامی بات دیاری بکە کە چی ئەوێت و چی ناوێت. چارەسەری واسواسی ناکرێت. چکە ئینسان خۆی لە خۆیان لە دروستبوونی خۆیان وەکو خویەک وایە دوای وەکو تەبیعەتێکی ئینسان هەر واسواسە بێ مەهماکان بڕوا ناکەم بەڕێی من چارەسەری بکرێت. وڵای چارەسەری ئەوەیە ئیسراحەت بە مێشکی خۆت بێ یەگەی ئەو کاتە فەراغانەی کە هاتە بە شتێکی باش بەسەری بەرەوەی مێشکی بکرێتەوە بە بڕای من چارەسەرە. ئەگەر خۆت یعنی ئەو قەنەعەتە لای خۆت دروستکەی ئەوە چارەسەرە بێ شتە لە مێشکی خۆتانی ئەڵی ئەوە چارەسەرەکەی ئەوەیەتر. وڵای نازانم بڵم چی بەس من خۆم هەستەکەم چارەسەری نییە چکەنسا من خۆم شخصیان کە بعد لە شتێکە وەسواسە بم یان چەند خەڵک پێم وەڵام مثلا ئەو شتە جوانە بیکە بەس هەک قەنەعەت ناکەم. بەڕێزان، نەخۆشی وەسواسی چارەسەری هەیە. هەندێک لە بۆچوونەکان پێیان وایە چارەسەری نییە و ئەمە خوێکی ئادەمیزادە. نەخێر، ئێمە باسی نەخۆشی وەسواسیەکەین دیارە بۆیش دەبێت باسی چارەسەریەکانی بکەین. ئەو نیشانانەی کە من باسم کرد ئەگەر گەیشتە حەدی ئەو نیشانانە کە ئێستا باسم کرد ئەوە نەخۆشەکە پێویستە سەردانی پسپۆڕێکی دەرونی بکات و لەگەڵیدا بنیشێت بۆ ئەوی چارەسەری بۆ بدۆزرێتەوە. گرنگترین لایەنەکانی چارەسەری نەخۆشی وەسواسیش بە شێوەیەکی گشتی من کورتیان بکەمەوە. یەکەمیان بریتە لە چەند دەمەتەقێ و جەلسات و دانیشتنی دەرونی و ڕێنمایی دەرونی کە ئەمەش
چەند لایەنە دەگرێتەوە بۆ منە گۆڕینی بیر و بۆچوونی نەخۆشە کە دەربارەی ئەوەی کەەوە چۆن لەو شتان تێگەیشتووە دەربارەی پیسی دەربارەی ژیانی ڕۆژانەی دەربارەی ئەو شتانێکەوە بە هەڵە لایەن تێگەیشتووە بیر و بۆچوونی بگۆڕێت و هەروها ڕفتاریشی کە دیارە ئەمە خەڵکانی پسپۆر هەن بەم کارە هەڵدەستن و پسپۆری دەرونی ئەتوانێت ئەم کارە بکات و لایانی دووەم بریتە لە چارەسەری دەڕێگەی دەرمان ئێمە چەند دەرمانێکی تایبەتمان هەیە کە بۆ نەخۆشی وەسواسی بەکاردێن و ئەو دەرمانانە پێویستە باسیەوە بکەم لەوانەیە 4 بۆ 6 هەفتەیان بووێت بۆ ئەوی لە لەشی کەسەکە دەست بە ئیش بکەن و هەندێک جاریش 4 مانگ تا 6 مانگیانەوێت بۆ بە تەواوی کاریگەریان لەسەر دەستەی کەسەکە هەبێت بۆیە چارەسەری نەخۆشی وەسواسی درێژخایەنە بۆ هەندێک لەو کەسانی کەەوە سوود لەم دوو حاڵەتە نابینن بێگومان چارەسەری دەرونی لە ڕێگەی جەلەساتی نەفسی و دەرمانیش بێکەوە باشترە لە هەر یەکێکیان بەتەنیا و ئەو کەسانی سوود لە هیچ لەمان نابینن ئێمە هەندێک لە شێوازی ترەگرینە بەرەویش چارەسەری لە ڕێگەی کارەبا کە ئەمە وەکوتم لە حەڵقێک لە حەڵەکان بە تێر و تەسەل باسی دەکەم ئەم کارەبایە چۆن نەکرێت و زەرەر و قازانجەکانی چین و ئێستا لە وڵاتانی پێشکەوت و شێوازێکی دیکەی چارەسەری شەیە بۆ نەخۆشی وەسواسی ئەویش بریتە لە نەشتەرگەری مێشک ئەو بەشانێکەوە بەرپرسن لە دروستبوونی ئەم کێشانە نەخۆشی وەسواسی لە مێشی ئینسان کەسانی پسپۆر دێن نەشتەرگەری تایبەت لە مێشی کەسەکە دەکەن و چارەسەری دەکەن دیارە نسبەی سەرکەوتنی ئەم نەشتەرگەریانش وەکۆی لە کتێبەکان باسکراوە بریتە لە 30%. ئێستا گەیشتینە ئەوەی کەوا بپرسین ئایا دەرەنجامی نەخۆشی وەسواسی چۆنە ئایا خەڵک چاکە بێتەوە یان نە بەڕێزان بە شێوەیەکی گشتی ئەوەی کە ئێمە ئەیبینین لە عیادەکان ئەوەی کە لە کتێبەکان بینیمانە 30% ئەو کەسانی نەخۆشی وەسواسیان هەیە بە دەرمان و بەو ڕێنمایانێک ئێمە دەیکەین چاک دەبنەوە بە شێوەیەکی گشتی تەنها 50% نزیکەی 50 نیوەی نەخۆشەکان تا ڕادەیەک باشە بوون و جارجارە نەخۆشەکەیان بۆ ئەگەڕێتەوە دیسان باشە بوون نەخۆشەکەیان بۆ گەڕێتیان وەکو پێویست نییە چاکبوونەوەکەیان تەنها 20% دەمێنێتەوە لەوانەیە زۆر ئیستیفادە لە دەرمان نەکەن و حاڵەتەکەیان هەندێک جار لەوەی باشتر بێ خراپتر دەبێت. بەڕێزان ئێستا دەڕۆینە بەشی دوین بەرنامەکە ئێوە شەتوانن وەکوتمان هەموو جارێک بە شێوەیەکی ڕاستە خۆ لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانی NRT پەیوەندی بکەن و پرسیارەکانتان بخەنەڕ و یاخود دەتوان لە ڕێگەی ئەدرسی تۆڕی کۆمەڵایەتی فیسبوکی تایبەت و بەرنامەی دیاردە و دەروون پرسیارەکانتان بنێرن ئێمەش وەڵامی دەدەینەوە فەرمون بابەیەکەوە ناو بڕکۆ بگرین و جارێک کە دەزۆ بەرنامەکەکەینەوە. بەڕێزان جارێکی تر سڵاو سەرەتا پەیوەندیە وەرەگرین کاک سەرۆکمان لەگەڵا لە شاری سلێمانی فەرموو کاکە سەرۆک. دیارە پەیوەندەکە داخراوەتەوە دایکی ڕۆزی وەرەگرین لە سلێمانی فەرموو دایکی ڕۆزی. ئەلو بەڕێزان لەوە چێ پەیوەندەکەمان پسرا بێت بە پێش تاوکو پەیوەندێک وەرەگرین پرسیارێکی فەیسبوکمان بۆ هاتووە پرسیارەکە وەرەگرم لە پرسیارەکە ڵێت ئایا چۆن بتوانین ئەو نەخۆشانەی کەوا نەخۆشی وەسواسیان هەیە وایان لێ بکەین بزانن کەوا حاڵەتەکەیان نەخۆشیە و حاڵەتەکەیان حاڵەتێکی ئاسایی نیە بە شێوەیەکی گشتی بەڕێزان ئێمە وەکوتمان زۆربەی نەخۆشەکان ئەوان ئەزانن کە حاڵەتەکەیان حاڵەتێکی نادروستە و حاڵەتێکی نادروستە و پێویستی بە چارەسەری هەیە تەنها کەمێک لە نەخۆشەکان ئەم حاڵەتیان هەیە کە نازانن ئەمەش وەکوتم دیسان لە ڕێگەی چارەسەری بەڵێ پەیوەندیش تەلەفۆنی وەرەگرین کاکدانە لە سلێمانی فەرموو کاکە دانا ئەو کاتر باش کاکە زانەجان زۆر سپاس وەڵی من زەحمە نەبێ یەک پرسیارم هەیە کە بڵێن لەبارەی قەلەقیەوە شتم زوو بیرەچێتەوە و دوای ئەوەش کاتێک گەڵین کاتێک کە لە پاسدا بەزمیان لە شتێک یعنی حەز دەکەم کە شتێکم لێ بەجێماوە لە ڕاستیدا هیچێکیشم بڵێن لێ بەجێنەماوە تۆزێ قەلەقم لەو شتانە بڵێن لە کاتدا بەزینی پاسە ئاوەڕدەم و دایم کۆمەڵە شت هەیە ئەم لەوانە لەبیرم چی بێت تۆزێ مێشکم شت وەرناگرێت ئەگەر جابی ئەوم بێتە بڵێن شتم زوو بیرەچێتەوە ئەگەر جابی ئەوم بێتەوە زۆر سپاس دەکەم سەرجان. بەڵێ کاک زانا پێشەوەی تەلەفۆنەکە داخی پرسیارەوەت لێ یەکەم ئەو وا هەستەکەی شتێکت لێ بەجێماوە ئەگەڕێیتەوە بۆی یاخود ئەوەستی وات لێ یەکاکەوە تاخیر بی دواب بکەوی لە ئیشەکەی خۆت بڵێن بۆ نمونە لە پاسدا بەزم ئاورێکی بۆ ئەدەمەوە یعنی تاکیدیشم کەشتم بیر نەچوو حەز دەکەم ئاورەکە بۆم وانەیە
هەر ئەوەندەیە ینی بن سوچیشن زۆر بیرەچێتەوە بۆ نمونە من ئێستا بڵێن ئیشی دۆلارەکەم بڵێن پارە ئەدەم بە خەڵک بیرم نییە بڵێن دۆلارەکەی لێ وەرگرم مەسەلا لەم ڕۆژانە ئەوم بەسەرا ینی بزانم چارەسەرێکی بڵێن چارەسەرێکێ بۆ ئەوە ینی شتم زوو بیرەچێتەوە. بەڵێ کاکەزانە دیارە ئەو کێشەی کە باست کرد ئەوەی کەوا هەموو جارێ دەبێت ئاوڕێک بدەیتەوە بێگومان ئەمە یەکێکە لە شێوازە یەکێکە لە حاڵەتەکانی وەسواسی و نیشانەیە کە بەڵام خۆشبەختانە بۆ پێیکەوە تا ئێستا وایە نەکردووی لە ئیشەکەی خۆت دواب بکەویت یان وایە نەکردووی هەز بە ناڕەحەتێکی زۆر بکەیت و دەوروپەر پێی نیگەران بێ و خۆت زۆر پێی نیگەران بی ئەوە لەوانەیە پێویست بۆ نەکاتەوە دەرمانی بۆ بەکاربێنی تەنها لەوانەیە گەر سەردانی چارەسەرکارێکی دەرونی بکە هەندێک ڕێوشوێنی تایبەت هەیە بۆ دابنێت و هەندێک شێوازی تایبەتی ژیان هێستایلی ژیان چی ممارەسە بکەیت دەربارەی مۆزوعی لە بیرچوونەوە دیارە ئێمە هەموو جارێ دەڵێن لە بیرچوونەوە خۆی بابەتێکی بەرفراوانەوە من بەنیازم لە یەکێک لە هەڵقەکان بە تێر و تەسەلی باسی نەخۆشی لە بیرچوونەوە یاخود حاڵاتی لە بیرچوونەوە بکەین و هیوادارم ئەو کاتە تۆ سوودی لێ ببینی. ڕۆزمان لەگەڵایە ڕۆز لە شاری دهۆک فەرموو. ئالۆ دەمێتە باش دکتۆر. دەمێتە باش نوڕۆز کەرەم کە. دەست خۆش بۆ پرۆگرامێتە. بەس نوڕۆز هەگە تو پیشێکی دەنگە تەلەڤیزیۆنی کێم کە ئەنجی پیشە عەردەکەیدی حتا مشێن باشتر گوێ خۆ بدەینێتەوە. دەمێتە باش بێت دکتۆر. بەڵێ کەرەم کە نوڕۆژ دەمێتە باش. بەڵێ دەست خۆشی بۆ پرۆگرامێتە. gelek spas. سبارت بابت وصفی ضربه آفدی وقتی ام قطابی gelek وصفی و مسجد بتن خواندن دا. بله. اگه ام وقت قطابی دیچارشن خود به وصفی رزگار که. هنگ چهارشن دگل قطابیا رفتاری بکن؟ بله. بله. خلاص بسیارتا نوروز؟ بله. تمام. دیارە نوڕۆز ئەویدی هەمووشۆکردن و ڕفتارکردن دگەل قوتابیان و دگەل زارۆکان ئەڤە بابەتێکی تایبەتە و ئەز هێویدارم کو حکوومەت بکاریت گەل وەزارەتێ پەروەردێ وەزارەت تەندروستی هاریکار بیت پێک بە بشێن پرۆگرامێکی دایان چونکی بڕاستی هەندی تو بزانی و قوتابیەکی ئاریشەکە دەرونی هەیە هەوجێ معالەجێ چارەسەری دەرونی هەیە وێجا ینی پچەکی نوکە ئەم نەشێن بەرنامەکی هۆسادا بێژنێتە چاوە ڕفتاری بکەن چونکە هەر قوتابیەکی هەر ئاریشەکی علاجی خۆ هەیە و هەر علاج هەر ئاریشەکی نیشانێت خۆی و لازمە علاجی تایبەت هەبیت بەس بشکلێکی عام ئەندی ئەس بزانم لە دهۆکێ سنتەرێکی چارەسەریە دەرونی هەیە لێرە پسپۆرت دەرونی لێرە هەنگ شێن مراجعیوان بکەن و هاریکار بن دگەلوان ئەو شێن پرۆگرامێکی باش بۆ دابنێن و بێژنەوەچەوە ڕفتار بکەن. سەرۆکمان لەگەڵە جارێکتر لە سلێمانی فەرموو کاکە سەرۆکی وادارم پەیوەندەکەت نەپترێت. کاک دکتۆرم کاتۆ باش. سەرچاوان کاکە سەرۆکجان. بەڕێزی کاک دکتۆر زەحمەت نەبێت من ویستم پرسیارکەم دەربارەی تووڕەبوونەوە نازانم تووڕەبوون ئایا حاڵی تایبەتمەندی خۆی یا بیە دەورە بینێ یا ئەگەر کەسێک کەس زۆر لە حەتووڕەبێت ئایا باری دەرونی یا چییە؟ ئەمە خاڵێک و دووەمیش ئەو کارەکان چین بۆی کە مەسەڵەن کەسە بتوانێت کە باری دەرونی ئارام بێتەوە لەو کاتە من خۆم یەکێکم زۆر تووڕەم کە کاتێکیش خۆ تووڕە بم یعنی گەم لەوە نیە کارە سا دروستە بیانە ینی زۆر بەناحەت کۆنتڕۆڵی خۆمەکەم حەز لە ماڵەوە خۆم ناهەز بە نامڕتاحیەکەم لەبەرەی کە لە بەرامبەر شتێکی ناحەقیە تووڕەم نییە بڵێم بە خۆمەوە تووڕابم تا شتێکی حاڵەتێکی غێرە تەبیعیە بینم زۆری پێ تووڕابم بۆ نمونە من شۆفێرم لە بازاڕە کەسێک کە بە هۆڕین زۆری حاجم کە یعنی داوەزمە خوارەوە بۆی بە کاردانەیەکی توندمە بەرامبەری جا لەبەرەوە من حەز نەکە ڕوونکردنەوەیە یا ئامۆژگاریەک یا شتێکمان بۆ بدوێ زۆر سپاسەکەین کاک دکتۆر. کاکە سەرۆک بەس پرسیارێکم هەیە لەکەیەوە تۆ تۆڕیت لە دەمێکیان هەر لەم ئاخیرانە شتێک ڕووی داوە. کاک دکتۆر ڕاستیەکەی نازانم تووڕەبوون ئەگەرەوە بۆ وارسیانە خۆم باوکم بەدەوێت تووڕە بووە بەڵام خۆم تووڕەبوونی خۆم تقریبا لە دوای ئیسا تقریبا مۆلدێنە 30 ساڵە تەمەنم لە 20 ساڵیەوە لە 25 ساڵیەوە تووڕەبوونم بە تەواوەتی دەستی پێگرۆ بە زۆری. بەڵێ کاکە سەرۆک دیارە هۆکارەکانی تووڕەبوون زۆرن بەڵام پێش هەموو شتێک ئەمێ پێت بڵێم کە تووڕەبوون نەخۆشی نییە بۆەوەی کەوا دڵنیا بیتوە حاڵەتێک نیە پێویست بکات دەرمانی بۆ بەکاربینی پێویستە ستایلی وەکم جار دەڵێن شێوازی ژیانت بگۆڕیت
و لەوانەیە ئەگەر لەگەڵ کەسێکی چارەسەرکاری دەرونی دابنیشی چەند جلسەیەک هەندێک ڕێوشێن هەیە فێرت بکات چۆن مامەڵە بکەیت بەڵام بە شێوەیەکی گشتی هۆکارەکانی کە جەنابەت پرسیارت لێ کرد پێش هەموو شتێک سترێس واتە فشاری ژیانی ڕۆژانە ئەوە هۆکارێکی گەورەیە کاتێکەوە تۆ لە شوێنی ئیشکردنت لەناو خانەوادەکەی خۆت لە خێزانت لە هەر هۆکارێک لە بەرباری ئابووری لە بەرباری سیاسی کۆمەڵایەتی تۆ نامرتاحبی تەبانەبی لەوانەیە هەندێک جار ئەم تووڕەبنت بۆ دروستەکات هۆکارێشتر و خۆت باست کرد پەروەردەکردن و بۆ ماوە تۆ کاتێک لە خانەوادەیەک دروستەبی ئەو خانەوادەیە خۆیان زوو تووڕابن ئەوە هۆکارە بۆی کەوا تۆش زوو تووڕەبی و بۆ مەسلەی چارەسەرکردنیش وەکوتم پێش هەموو شتێک من ئامۆژگاری دەکەم کەوا بە شێوەیەکی ڕێک و پێک وەرزش دەست پێ بکەیت و هەروەها بتوانانی گوێ لە مۆسیقا بگریت و گوێ لەو شتانە بگریت کە پێی مرتاحەبیت جاگەر تۆ بە هەر شتێکی ڕۆحانی مرتاحەبیت توانین گوێ لێ بگری خاوتە کاتەوە ڕۆژانی و ساعتێک وەرزش و لە کاتی تووڕەبوونیشدا ئێمە هەموو جارێ بە خەڵکەکان ئەڵێن ئەگەر چیەوە تاڕاتێک زەحمەتە ئەگەر پلانێکی بۆدانەی کەوا پێش ئەنجامدانی هەر کارێک خوددانێک بە خۆتدا بگرێ شوێنەکە جێبهێڵە دوای بگەڕێەوە بڕیارەکانی خۆتدا و هیوادارم لە تووڕەبوونەکەت کەم بێتەوە و هیوادارم هەموو سەرۆکەکان لە تووڕیان کەم بێتەوە و تووڕە نەبن شنەمان لەگەڵا لە شاری سلێمانی فەرموش نەخان ئەم کاتە بە دکتۆر ئەم کاتر باش نەخان دکتۆرە وڵێن زۆر واسواسم ئەنجا شت زۆر لە مشکی خۆم ئەیڵمە شت زۆر گەورە ئەەکەم بەسیترین شت ئەیکەم بە گەورەترین مشکلە لە مشکی خۆمە ئینجا زۆر تووڕەم زۆر خەفە لە شت ئەخۆم بیرکردنەوەم زۆرە دائیم ئەگریم دائیم خەفەتمێ هیچ کاتە دڵم خۆش نییە یعنی شتی بەسیت ئەەکەم بە گەورەترین مشکلە لە دڵی خۆمە لانی واسواسی هەست زۆر خراپم زۆر واسواسم بە تایبەت لە کاتی مێشکردن قسەکردن هیچ سیقەم بە خۆم نییە چ لە کاتی قسەکردن چ لە کاتی کار بێت نوێ بیکەم دیارە شنەخان ئێمە وەک باسمان کرد نەخۆشی وەسواسی نەخۆشیەکە پەیوەندیەکی زۆری لەگەڵ زۆربەی نەخۆشەکانی کە ئەوەی کە جەنابەت باست کرد ئێستا چەند نەخۆشیەکە یاخود چەند حاڵەتێکە با بڵێ نەڵێ نەخۆشی چەند حاڵەتێکە لە تۆدا کۆبۆتەوە تووڕابیز و زۆر فکر لە شتەکانەکەیتەوە خەفەت زۆرە خۆیت یعنی لەوانەیە ئەگەر بە وردی دابنیشین لە جلسەیەکە لەگەڵ بەڕێزێت یاخود پسپۆڕێکی دەروی لەگەڵ دابنیشێ چەند حاڵەتێک بدۆزێتەوە کەوا پێویستی بە چارەسەری هەیە بۆیە ئێمە کاتێک دەڵین حاڵەتی وەسواسی ئەگاتە ئەو ئاستێکەوە جەنابەت باسیەکەیت پێش هەموو شتێک تا ئەڕۆی پسپۆڕێکی دەرونی ئەبینیتەوە محاولە بکە کەسێکی نزیکی خانەوادەکەی خۆت ڕەفیقێکت ئەو قسانێک ئێستا بۆ ئێمەت کرد بە کراوەتر بۆی باس بکەی و ئەو کاتە چی لەگەڵ ئەو ڕەفیقەتی بە تەنیا سەردانی پسپۆڕێک دەرونی بکەی بۆ ئەوی بزانین هۆکارەکانی چیەک و کامە نەخۆشی دەرونیت هەیە و کامە حاڵەت هەیە چونکە قابلی عیلاجە مادام لەو ئاستەیە کە تۆ بەڕێزت دەرکت پێی کردەوە ئێستا لە بەرنامەیەکە باسەکەی بێگومانم کەوە چارەسەر دەکرێت کاکە شۆڕشمان لەگەڵ لە شاری سلێمانی فەرموو کاکە شۆڕجان شەوباش دکتۆریان شەوباش کاکە شۆڕش زۆر سپاس دەکەم دکتۆریانەوەی منیش هەر سپاس دەکەم ئەوەی منیوێت دەربارەی تووڕەبوون ئەو پرسیارێکە لێ دەکەم بەڵێ من ئەمەیە دکتۆریان تووڕە نەبم بەڵام لە هەموو کاتێکا تووڕەم هەموو هەڵسوکەوتەکانم بە تووڕەبوونە بەڵام ڕەتفعلم نییە لەبەرەوە حەزەکەم بزانم ڕێگایەکمان بۆ دابنی چی بکەین چ شتێ بکەین لەو تووڕێ نەجاتمان لێ ڕەتفعلم نییە بەڵام ئەمەیە شتێک بە مناڵێ بڵم بە کەسێک بڵم لە بازار لەملا لەولا کەچی سەیرەکەی هەر زۆر تووڕەم و لە کاتێک شەکە دانیشم بە تەنیام ئەڵێم بڕیارە دەمی تر تووڕە نەبم بەڵام ئەو شتە لە مەجازمان جێگەی نابێتەوە کاکە شۆڕجان دیارە وەکوتم دیارە لەوە چێت چونکە چەند بابەتێک زۆر پرسیایی لەسەرکرێت ئێمە زیاتر بابەتەکەمان لەسەر وەسواسیەوە ئەمانەوە زیاترینی ڕوبەری بەرنامەکە و کاتی بەرنامەکە بدەینە وەسواسی لەوە چێ بەشێکی زۆر لە تەلەفۆنەکان کاتێکەکەم ئەبین زۆر پرسیایی لێکرێت دەربارەی لەبیر چوونەوە و تووڕەبوون حەڵقەیەکی بۆ تایبەت بکەین بەڵام دیسان هەمان ئەو قسانێکەوە بە کاکە سەرۆکم وت تۆش پێویستە دیسان جارێشتر مادام ئەوەی تۆ لەواچە زۆر سوکتتر بێت چونکە ڕفتاری لەگەڵ نییە تووڕەبوونەکەت ناوەشیە بەڵام زۆر جان ئەو تووڕەبوون ناوەچیانە کاریگەری سربی لەسەر تەندروستی کەسەکە ئەبێت لەسەر دڵی لەسەر تێکرای سیستمی تەندروستی ئەو کەسە بۆیە من ئامۆژگاری دەکەم دیسان جارێشتری شەڵێم وەرزشکردن دیسان بگەڕێنەوە بۆ وەرزش دیسان خۆسەرقاڵکردن دیسان ئەنجامدانی ئەو شتانێکەوە پێ مرتاحی و ئاخیرن شت کە زەرورە بە جەنابەت بڵێم سەفەرکردن و سەفەرکردن بۆ یەک لە شارەکان ئەوەی کەوا تێیدا مرتاحی یعنی گەشت مەبەستم گەشتە ئەنجا بۆ ناوەوەی کوردستان بێ یان بۆ دەرەوەی کوردستان بێ و دوورکەوتنەوە لە ئیش و لە سەرقاڵی و لە جەنجاڵی ژیان بۆ ماوەیەک لەوانەیە ئەو تووڕەبوونەت کەم کاتەوە ڕۆژینمان لەگەڵدایە لە شاری سلێمانی فەرموو ڕۆژین خان بەڵێ فەرموو ڕۆژین خان شەو باش بە زەحمەت پرسیارێکم هەبوو فەرموو کاک دکتۆر من ماوەیە کاستەکەم زۆر واسواسم بە تایبەتی لەو کەلوپەلانی کە بڵێن بۆ خەوتن بەکارێنم
ئەگەر کەسێکی کە و کەلوپەلە بەکار بێنە ینی لەخۆمەوە ینی هەشتەکەم ئەوە پیس بووە هەشتەکەم حەزەکەم بیشوارم زۆرێکی کە خۆم بەکاری نێنم یان بیگۆڕم بەدانەیەکی کە ماوەیەکی کەم هەشتەکەم وام لاتۆ و زۆر بێداقەتیش مەکە ئەگەر ڕوونکردنەوەیکم بۆ بێت. ڕۆژی خان ئەو تەنها بۆ کەلوپەلی خەوتن وایتیان بۆ شتەکانی تریش هەستەکەیت شتەکان پیسن و پێویستیان بە زیاتر هەستەکەم بەس بۆ کەلوپەلی خەوتن وام بۆ شتەکانی کە کەمتر. ڕۆژنی خان دیارە ئەمە حاڵەتێکی یەکێک لە حاڵەتە بەڕاستی ئاسانەکانی نەخۆشی وەسواسیە کە قابلی عیلاجە. من تەنها ئەوەی کە بتوانم ئێستا لەم بەرنامەیەت پێت بڵێم ئەوەیە ئێمە یەکێک لە شێوازەکانی چارەسەری وەسواسی بریتە لە چارەسەری ڕەفتاری هەڵسوکەوتی ئەوی سۆنە یەکێک لە شێوازەکانی چارەسەری ڕەفتاری بریتە لە کردنی ئەو شتانەی کەوا کەسەکە پێی ناخۆشە بیکات یاخود حەزەکات نیکات بۆ نمونە تۆ ئەڵێ من حەزەکەم کاتێکەوە کەلوپەلەکانی خەوتن حەزەکەم بەسی خۆم بەکاربێنم وەگەر کەسێک کەش بەکاری بێنێت یان نەگە بەکاریشی نەهێنابێت هەستەکەی بەکار هاتووە پێویستە بیشۆی یەکێک لەو شێوازانە ئێمە بەکاردێن ئەڵێن بە زۆری ئەم کەلوپەلانەیە بەکاربێنی اینجا یەکێک لە کەسوکاری خێزانەکەت لەگەڵ تەبن و هاوکارە بن بۆ ئەم بابەتە ناڵن کەلوپەلەکان بشۆی ینی بە زۆری ناڵن کەلوپەلەکان بشۆی و لەگەڵی شائمە هەندێک دەرمانت ئەدەینێ بۆی هاوکاریت بکات لە کاتیەوەی کەوا تۆ ئەو ئیشە ناکەیت کەلوپەلەکان ناشۆیت و کەلوپەلەکان عەمدەن بەکاردێنیت هاوکاری بکات ئەم یەکێک لە شێوازەکانە. اینجا غەیری ئەوەش دیارە شێوازی تریشمان هەیە بۆ نمونە گۆڕینی ئەو شوێنی کەوا لێ خەوی و گۆڕینی ژوورەکان ئەمەشان دیسان لەوانەیە یارمەتی دەبێت بۆ مەسلەی نەجات بوون لەم بابەتە. کاکە نەزمان لەگەڵا لە شاری کەلار فەرموو کاکە برا. کاتر باش برا. دکتۆریان لەوانەیە پرسیارەکەش بە دینی نەبێت پەیوەندی نەبێت بۆ وەسواسیەوە وەڵای حەزم کرد جەناب تایبەتاکەم. بەڵێ فەرموو کاکە نەزم. دکتۆریان ماوەیەک تقریبان لەمەوە پێش 15 ڕۆژێک هەر لە خۆمەوە هەستم بەوا کرد شەوان لە کاتی خەوتنە ئەموت ئەر ئێستا دڵم ئەوەستێ و ئێستا ئەمرم و ئێستا ئاوە کارەساتیاوم بەسەر دێ سەردانی دکتۆری باتنەوەنەشم کرد فەحسی ئامەوە شتانی بۆ کردم وتی هیچ عیبت نییە هیچ کێشەت نییە لەوانەیە شتێکی دەرونی بێ ئیتر هەندێک نەسەحەت و شتیاوە تۆزێ خۆ مەشغوڵ کرد بە ریاضە و بە قورئان خوێندن و شتی واوە خەستم کرد ئێستا باشترم بەس هەر ئێستا شەر جارجاراوە تووشە بم عەفو و درێژەی پێم لە فیلمێکی ئەمریکیشە ئەو حاڵەت بینی دکتۆرەکەی پێی وتکی چۆن بڵێن هینێکی وەکو جەڵتەمانایەکی نەفسیە تووشی ئینسانە بێ ئیتر نازانم تا چەند وایە. بەڵێ کاکە نەزم ئەو حاڵەتێک کە جەناب باسیەکە ئێمە پێڵێن بە ئینگلیزی پێڵێن پانیک ئەتاک واتە نەوبە یاخود حاڵەتی تۆقین ئەوە ئەگەر بە کورتی بۆ هاوڵاتیانیشی باسکەم بۆ بینەران بۆ بزان چۆنە مۆزوعەکە کەسەکەوا هەستەکاتکەوە نەخۆشی دڵی هەیە و خەریک ئێستا دڵی ئەوەستێ دڵی بە پەلەپەل لێدا هەموو نیشانەکانی جەڵتەی قەلبی و سەکتەی قەلبی بۆ دروستە بێت و ئارەقە کاتەوە دڵی پەلەپەل لێدا سینگی ئازاریە بەیانی نیشانەکانی زۆر جار لە نەخۆشی دڵە چێ و زۆر جاریش ئەمانە سەردانی پزیشکی دەروی ناکەن سەردانی پزیشکی دڵەکەن و ئەوە ڕێژەکەشی زۆرە بەتایبەت ئەوانەی کەوا قەلەقیان هەیە یاخودەوەی لە شتێک ترساون ئەم حاڵەتە بۆ بەڕێزت و بۆ هەموو ئەوانەی کە حاڵەتیان هەیە یەکەم جملە بە ئەمە بێتە ڕستەیەک لە بیرینەکەی بڵێ دکتۆر ڕەوشت لە کەناڵی NRTۆ پێیوتم پێش هەموو شتێک لەوەی مهمتر مەترسە چونکە نەورەی دڵ ناگری ینی جەڵتەی قەلبی لێت نادا ئەو یەکەم نقطەیە کە زۆر مهمە یەکەم خاڵەکە تۆ چارەسەر بکات ینی دڵنیا بە من دڵنیاتەکەمەوە مادام هەموو پشکنینە پزیشکەکان ئەوەی کە پسپۆری دڵ بۆی کردووی طبیعی بووە ئاسایی بووە کەواتە لەوە بێگومان بە کە تۆ جەڵتەت لێ نادات و هیچ مشکلێکنی ئەنجا دوای ئەوە شێوازەکانی دیکەی چارەسەری بریتە لە چارەسەرکردنی ئەو لە ڕاوچەیە کە هاتە چونکە ئەمە لە کاتێکا دروست دەبێت کە لە ڕاوچێ بگاتە ئەو پەڕیەکەی بزانین ئایا هۆکاری ئەو لە ڕاوچێ چیە ئەو شتێک لی ترساوی چیە قسەی لەسەر بکەین شیکردنەوەی بۆ بکەین تێی بگەیکەوە قابلی ترس نییە و تێ بگەی کە نەخۆشی دڵ چیە و نەخۆشی دەرونی چیە جیاوازیان چیە و چۆن کەسێک تووشێ بێ هەموو ئەمانە ئەگەر هەر هاوکار نەبوو لەوانەیە هەندێک دەرمانی تایبەت بەکاربێنی بۆ ماوەیەکی کورت و من دڵنیام حاڵەتەکە چارەسەر دەبێت. دکتۆر یوسفمان لەگەڵایە لە شاری هەولێر فەرموو کاکە دکتۆر. بەڵێ برات ئێوارەوە باش کاکە دکتۆر ڕەوشت. ئێوارەت باش کاکە دکتۆر یوسف سپاس. چاوەکەمی وەڵی کاکە دکتۆر من پێشەکی زۆر پێ خۆشحاڵم بەو بەرنامەی کە پێشکەشیەکەی
و پیرۆزباییش لێ یەکەم ڕاستەکەی و پیرۆزباییش لە بینەران و بیسەرانەکەم کە ئەمە تاکە بەرنمەیەکە لە هەموو کەناڵەکانی تەلەڤیزیۆنی کوردستانە ئەبینم کە مۆشێکی زانستی پێوەیە و هەروەها مۆشێکی ڕۆشنبیری دەرونی دەروونزانی پێوەیە و ئەتوانم بڵێم خزمەتگوزارێکی چارەسەرێکی ئاسایی کە خەڵق لی تێگات بەڕاستی من زۆر دڵم خۆشە من بە حکمی ئەوەی مامۆستای دەروونزانی مەمەسی 5 ساڵە لەم بوارە ئیش ئەەکەم و سەرۆکی بەشی دەروونزانیم لە کۆلێژی ئەدەبیاتی زانکۆی سەلاحەدین و ئێمە یەکتریە ناسین و ئابزانم زۆر خۆشحاڵم کە یەکەمین بەرنامەی دەروونزانیە کە بە شێوەیەکی زانستیانە ئەدوێ لە کێشەی خەڵق و ئەتوانێت پێشکەش خزمەتگوزاری ڕاستەقینە و زانستیانە پێشکەشی خەڵق بکە و هیوادارم کاکە دکتۆر ڕەوشت لەسەر ئەم با بڵێن ئیقاعە بمێنیت و هەروەها لایەنە زانستیەکە هەمیشە ڕەچاو بکەیت و هیوادارم هەمیشە سەرکەوتوو بی. کاکە دکتۆر یوسف زۆر گەورە بووم بەوەی کەوا لە بەرنامەیە تۆ پەیوەندیت کرد و هیوادارم هەمیشە سەرکەوتوو تەمەندرێژی بۆ خزمەتکردنی بواری تەندروستی دەرونی و دەروونزانی بە شێوەیەکی گشتی و دیارە بۆوانی کەوا دکتۆر یوسف ناناسن دکتۆر یوسف سەرۆکی بەشی دەرونیە لە کۆلێژی پەروەردەی دەروونناسی لە هەولێر و یەکێکە لە ڕابەرانی بواری تەندروستی دەرونی و دەروونزانی لە کوردستان و من هیوادارم لە کارەکانی سەرکەوتوو بێ. دووبارە سوپاس بۆ تێبینی و سەرنجەکان و بەرنامەکانیش بە تێبینی ئێوە و بە هاوکاری هەموو لایەک دەوڵەمەندتر دەبێت. کاک خەلیلمان لەگەڵە لە شاری کەرکووک. فەرموو کاکە خەلیل جان. دکتۆر جانم کاتت باش. ئەو کاتر باش دڵی من. دکتۆر جامەڵای پرسیارەکەشمان لە تەوەرەکەی تو نییە بەڵام نەخۆشیەکمان لێ کوڕێکم هەیە گەشکە دەیگرێ. بەڵێ چەند دکتۆرم کردووە ئیسپادەی نییە بەس حەپێکە حەپێکی وەکو ڤایلۆمە نازان سێ دەیداتێ وەکو ئیسراحەتی پێ دەکات. بەڵێ تەمەنی چەندە منداڵەکەت کاکە خەلیل؟ تەمەنی چەندە منداڵەکەت؟ وەڵای منداڵەکەەوە 18 ساڵە. 18 ساڵە منداڵ دەرچووە. بەڵێ باشە کاکە خەلیل گەشتەکەی چەند دەخایەنێت چەند درێژە بێتەوە حاڵەتەکەی؟ وەڵای دکتۆر جار وا هەیە ئاغا 5-6 دقە دەیگرێ جادیش وا هەیە ئەچێتە سەعاتێک بەرینادا هەتاکو دەرزیەکی ڤایلۆمی لێ نەدەین بەرینادا. باشە کاکە خەلیل بەست دەبێت دووسێ پرسیار لە دەربارەی ئەو گەشتکێ بکەم. ئایا لە کاتی گەشتەکە کە خەبەریە بێتەوە ئەڵێ هیچ ئاگایەکم لە دەور و بەر نەبووە هیچ ئاگایەکم لێنەوەیان هەندێک جێم لە هەندێک شت هەیە بەڵام وەکو پێویست نییە؟ گوێی لێ دەبێ و هەستیش دەکا بەڵام ئەو کاتەی دەیگرێ ئەو هەستەی هەیە کەف بەدەمیا دێتە خوارەوە دەمی گوێڕە بێ لەگەڵ چاوی دەستەکانیشی دەنوقێ. بەڵێ کاکە خەلیل دیارە ئێمە پێش هەموو شتێک بۆ ئەوەی دڵنیابین کە ئەم حاڵەتە حاڵەتێکی ئۆرگانی نییە دەبێ هەندێک پشکنی تایبەت هەیە. یەکێک لەوانە هێلکاری دەماغ هێلکاری مێشک پێویستە بکرێت. دووەم جار ئەگەر بکرێت لە دۆکومنتێکا تەسویری بکەیت لە مۆبایلێک لە کامێرێک شتێک پیشانی پزیشکێکی پسپۆر بدەیت بزانین ئایا بەڕاستی ئەم حاڵەتە گەشتکەیە یا خۆت حاڵەتێکی هیستیریە کەمە پێ دەڵێن نیشانە گۆڕدراوەکان ئێستا کەلیمە هیستریا زۆر بەکار نایێت لە ڕووی زانستیەوە بۆی دڵنیابین ئایا ئەمە ئۆرگانیە بەڕاستی گەشتکەیە کە پێویستی بە عیلاجە یان نە و ئەگەر بێت و بەڕاستی حاڵەتەکە گەشتکە بێت چونکە لەوەی جەناوت باسیەکەی لەوە ئەچی حاڵەتێکی دەرونی بێ زیاتر چونکە ئەوانەی گەشتکەیان هەیە بە هیچ جۆرێک ئاگایان لە دەور و بەرنابێ. یعنی ئەگەر تۆ یەک دە بە نەفتی پێداکەیت و گڕی پێ بەردەیت نەخۆشەکە ئاگای لە خۆی نییە هەستی پێ ناکات ئەڕواتە جیهانێکتر هیچ ئاگای لە خۆی نامێنێت چونکە کارەبایاتی مێشک خەلەلی تێکەوێت و ئەگای لە دەور و بەرنیە. ئەوەی کە تۆ ئەڵی گوێی لێ و ئەگای لێ ئەمە پێشەمو شتێک گەشتکە نییە. ئینجا ئەگەر گەشتکەش بێت یاخود بۆ باشی نیشانەکان باس نەکردبێ ئەوە پێویستە بە شێوەیەکی درێژخایەن دەرمانەکانی بەکاربێنێ و بەداخەوە نەخۆشی گەشتکێکێکە لەو نەخۆشیانێکەوە چارەسەری درێژخایەنەوەی ئەوە نیە تۆ حەبێک بۆ ماوەی 2-3 ڕۆژ بەکاربێنی و ڤالیۆ میش کاکەبرا یەکێکە لەو دەرمانە خراپانەی کە من ئامۆژگاری هیچ کەسێک ناکەم لە 10 ڕۆژ زیاتر بەکاری بێنێت لەبەرەوەی نەخۆشەکە تووشی ئیدمانەکات چارەسەری گەشتکە بریتینیە لە دەرزی ئڤالیۆم دەرمانی تایبەتی خۆی هەیە هیوادارم سەردانی کەسێکی پسپۆرکەی بۆ چارەسەری زیاتر. باوکی یونسمان لەگەڵدایە لە شاری ئاکرێ فەرموو کاکەبرا. علیکم سلام کاکە باوکی یونس بەس ئەگەر بشەی باوکی یونس بچێک دەنگە تەلەڤیزیۆنی کێم بکەی. دکتۆر من پرسیارێکم هەیە. فەرموو برا. ئەو ماوەی 2 ساڵە دکتۆرە من حەبی سیتار و برۆم دەخۆم سیتار و فران. بەڵێ.
ئێستا کە دەخۆم لە قەلبم گران دەبێت زۆر دێشیدەن بەدیلێک هەبیتم بە حوڵی ئەم بۆ خۆم بەتەوەی باشە باوکی یونس سیتالۆپران بۆچی بەکاردێنی ینی حاڵاتەکەت بەچی دەستنیشان کراوە دکتۆر من هەست بە دلێشان دەکەم سینکێشان دەکەم زوو ئیزعاج دەبن دڵم تون دەبی زۆر سەردانی دکتۆری سڤم کردیە لە دووک تقریبا 2 ساڵە نخواردم پشتی 2 ساڵە تەرکم تقریبا ماوەی 2 مانگ 3 مانگ پشتی جارەگەیەکی خۆڵێم هاتەوە جارەگەی دیستە دەست پێکەم یا بەس لەشم زۆر دەشت قەلبم دێشێت دەخۆم دیارە باوکی یونس ئەو حاڵەتە جەناب باسی دەکەی جۆرێک لە جۆرەکانی نەخۆشی خەمۆچی و لەگەڵ لە ڕاوچێ ینی هەردووچیان زۆری خەمۆچی لە ڕاوچی بەیەکەوە و ئەم حاڵەتە سیتالۆپرام کە بۆت نووسراوە حەبێکی باشە بۆت نووسراوە و من پێتەڵێم جێی مەترسینی ئەم حەبە و ئەو پزیشکێک کە جەنابەت سەردانیت کردو پزیشکێکی باشە و حەبەکانیشی هیچیان سیتالۆپرام حەبێک نییە زەرری هەبێت ئەوەی کە تۆ ئەڵێی حەبەکەم ئێستا بەم دوایانە گیانم لەگەڵی تێکەچێ بەلامەوە تۆزێک سەیرە چونکە ئێمە پێشبینی دەکەین ئەوانەی حەبی سیتالۆپرام بەکاردێنن لە هەفتەی یەکەمی بەکارهێنانی حەبەکە کێشەیان بۆ دروستە بێت کێشە جەستەیەکان هەندێک جار گەدەیان تێکەچێت ترشیاتی گەدەیان زۆرە بێت هێڵنجیان بۆ دروستە بێت بەڵام دوای 10 ڕۆژ و مانگێک ئەم نیشانیان نامێنێ بۆیە من پێم باشە تەکیدێک بکەیتەوە سەردانی ئەو پزیشکە بکەیت کە دەرمانەکانی بۆ نووسی بزانە ئایا ئەم نیشانانە پەیوەندیان بەم حەبەوە هەیە یاخود هۆکارێکی تر هەیە خوانەخواستنەوەک حاڵەتێکی تر هەبێ پشکنی خوێن بکە پشکینەکانی تر ئەگەر هەمووی تەبیعی بۆ ئەو کاتە پزیشکەی خۆت ئەتوانێت چونکە بەدیلمان هەیە بەڕاستی دنیایەک بەدیلمان هەیە سێرترالینمان هەیە ئیسیتالۆپراممان هەیە ئەمانە هەمووی ئەمیرتازاپینمان هەیە ئەم حەبانە هەمووی بەدیلی سیتالۆپرامن و کاریگەریان کەمتر نییە لە کاریگەری سیتالۆپرام. ئاریانمان لەگەڵدایە لە شاری هەڵەبجە فەرموو ئاریان. پەریان باشی سەلامت بی کاکەبرا. دەستخۆشە بەدامەگەلێکم کوریان زۆر سپاس دەکەم منیش. دکتۆر وەڵام من پرسیارێکمەیە. بەڵێ فەرموو. من خێزانم تووشی نەخۆشی دەرونی بووە. بەڵێ کام نەخۆشی دەرونی کاکەبرا؟ وەڵی بردم بەلای دکتۆر وتی نەخۆشی دەرونی ئەگری خەوە بینێ. بەڵێ. نزیکەی 3 ساڵ بردم بەلای دکتۆر تا حەبوشتی بۆ دانا ماغانە. بەڵێ. ئیسا 2 ساڵە حەب ناخوات بەس جاجار نەخۆشەکەی لێتێ بێتاقەتە بێت. بەڵێ. پرسیاری جەنابەت کاکە ئاریانجان؟ بەڵێ. بەڵێ پرسیارەکەت چییە بەڕێزم؟ وەڵی بۆ ئەواڵێم حەبەکە ناخوات تا 2 ساڵە حەبەکەی نەخواردووە بەس سەری شرێندا نەخۆشیەکە نەبشم نەمردوو بڵێ دکتۆر. بەڵێ. بەڵێ کاکە ئاریان خۆی یەکێک لە کێشەکانی نەخۆشی دەرونی ئەوەیە درێژخایەنە هەموو جارێ ئێمە دەڵێن بەداخەوە و ئەمە شوای کردووە پێویست بکات نەخۆشەکان بۆ ماوەیەکی دوور و درێژ و بە شێوەیەکی تێر و تەسەڵڕێک و پێک دەرمانەکان بەکاربێنن. بەڵێ نەخۆشە بۆ نەخۆش حاڵەتێکی زۆر خۆش نییە هەموو ڕۆژێت تۆ بۆ ماوەی 6 مانگ ساڵێکم دەرمانە بەکاربێن بەڵام کە تۆ تووشی نەخۆشێک بووی پێویستە دەرمانەکان بەکاربێنی و ناچاری. بەڵام کێشەیەکی ئەو کەسانێکەوە دەرمانی نەخۆشی دەرونی بەکاردێنن نابێت لە خۆیانەوە دەرمانەکان واز بێن. یعنی ئێمە پلانیان بۆ دادنین چۆن بە پلان دەستی پێەکەین سەرەتا بە جوڕعی کەم دەستی پێەکەین سەبر تا ئاگاتە ئەو جوڕعیکەوە پێویستە بۆ چارەسەری بە هەمان شێوە لە کاتی ڕاگررتنی دەرمانەکەش ئێمە پلاندانین بۆ نەخۆشەکە و ئێمە قرارەدەین پزیشکانی دەرونی قرارەدەن ئەم دەرمانەکەی ڕابگیرن و کەی ڕانەگیرن. بۆیە من ئامۆژگاریت ناکەم لەوەی کەوا دەرمانەکان ڕابگریت هیوادارم دەرمانەکان دەست پێ بکاتەوە ئەو وەک ئەوەی کەوا دکتۆرەکەی خۆی بۆی داناوە مادام سوودی لێبینیوە دیارە دەرمانەکان دەرمانی خۆیەتی وە سوودی هەیە اینجا بۆیە من هیوادارم کەوا واز دەرمانەکان نەنی و هەروەها بگەڕێیتەوە سەری. بەڕێزان دیارە پرسیاری تریشمان لە فەیسبووکەوە بۆ هاتووە پرسیار زۆرەکرێت تەلەفۆنیشمان زۆر لەگەڵە بەڵام ماوەی بەرنامەکەمان زۆر ڕێگەنادات. یەکێکە لە پرسیارەکان ئەوەیە کەوا خەڵکانێک دەپرسن دەڵێن کە لە فەیسبووکەوە بۆمان هاتووە ئایا ئەمە تا چەند ئەم نەخۆشی پەیوەندی بە شەیتانەوە هەیە و شەیتان چۆتە ناو جسمی ئەو کەسەوە تووشم حاڵەتەی کردووە بۆیەش بەشێک لە خەڵکان بەداخەوە لە ڕێگەی لێدان و کوتان و ئەزیەتدان بە نیازیەوەی کەوا شەیتانەکە دەرکەن چارەسەری ئەم خەڵکان دەکەن. بەڕێزان من ئەوەی کە باسم کرد هەمووی لەسەر چاوە زانستیەکان دەرمهێناوە هەمووی لە ڕێگەی خیبرەی ژیانی پزیشکی خۆمان قساناکەین هیچ سەرچاوەیەکی زانستی نەئاینی نەزانستی پزیشکی باسی ئەو ناکە کە شەیتان ئەچێتە ناو جسمی ئینسان و تووشی نەخۆشی وەسواسیەکات. بۆیە
من ئامۆژگاریم بۆ هەموو هاوڵاتیەکە هەموو ئەوانێکەوە ئەو نەخۆشییان هەیە منداڵ و جگەرگۆش و خوشک و برا و خێزان و کەسوکاریان تەسلیمی ئەو پیاوە دڕقان نەکەن بۆی بە مەترەقلیان دەن و هەموو جانیان بشکێنن بە بەنیازیەوەیکەوە ئەمانە شەیتان دەرەکەن کە چونکە بەڕاستی ئێمە وەکەوەیکەوە لە حەڵقەکانی پێشوش هەندێک لە پسپۆڕانی بواری ئاینیمان دوان هەر هەمویان لەگەڵ ئەوەن کەمە ئەمە نەخۆشیەکە و پێویستی بە چارەسەری هەیە بۆیە هیوادارم ئێوەش ئەو ڕێشوێنە زانستیانە بگرنە بەر. بەڕێزان بەم جۆرە گەیشتینە کۆتاییەکانی ئەم بەرنامەی دیاردە و دەروون هیوادارم تەوەرەکانی جێگەی ڕەزامەندی هەموو لایەک بێت ئێوە شتوانن هەموو کاتێک وەک دەڵێن سەرنج و تێبینیەکانتان لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکی تایبەت بە دیاردە و دەروون بۆ ما بنێرن هیوادارین هەمیشە دەروونتان ئاسوودە و ئارام بێت و ماڵەکانتان ئاوادان بێت و خواتان لەگەڵ. Allah